لە کاتێکدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە بەرزترین ئاسدا باس لە دیموکراسی و فرەڕەنگی و پاراستنی مافەکانی هاوڵاتیان دەکەن، بەڵام واقیعەتاڵەکە شتێکی تر دەڵێت. زیاتر لە 3 ساڵ و نیوە ئەم هەرێمە بێ پەرلەمانە و دامەزراوەی یاسادانان کەوتۆتە ناو کۆمایەکی سیاسی قوڵەوە لە هەرێمێکدا کە باس لە سەروەری یاسا دەکرێت بەبێ ئەوەی یەک پەرلەمانمان هەبێت 98 کەس تیایدا پەرلەمانتارن. ئەم پەرلەمانتارانە لە 2/12/2024ەوە سوێندی یاساییان خواردووە و سیفەتی نوێنەرایەتیان وەرگرتووە، بەڵام لەو کاتەوە تا ئێستا تاکە کارێک کردبێتیان تەنها سوێن خواردنێک بووە کە موچەکانیانی پێ مسۆگەر بکەن. نزیکەی 18 مانگە هەڵبژاردن کراوە و 15 مانگیشە پەرلەمانتاران سوێندی یاساییان خواردووە. لەو ماوەیەشدا 13 موچەی تاواویان وەک پەرلەمانتار وەرگرتووە بێ ئەوەی یەک چرکە لەناو هۆڵی پەرلەماندا خزمەتی دەنگدەرەکانیان بکەن و کار بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانیان بکەن. ئەم پەرلەمانتارانە لە کاتێکدا هەموو ئیمتیازات و مافەدارایەکانیان وەردەگرن کەچی ناتوانن لە هیچ دامەزراوەیەکی فەرمیدا سیفەتی پەرلەمانتاریەکەیان بەکاربێنن یان کارێکی یاسایی ڕای بکەن. لەلایەک پەرلەمان نەخراوەتە سەر پێ و لەلایەکیش حکوومەت درێژکراوەی سەردەمێکی ڕابردووە کە لەلایەن پەرلەمانێکی دیکەوە هەڵبژێردراوە. بەپێی زانیاریەکانی پەیام بێدەنگی بەشێکی زۆری پەرلەمانتاران لە ئاست ئەم پەکەوتنەی دامەزراوەکە بۆ بەرژەوەندیەکی تایبەت دەگەڕێتەوە کە هەوڵێکی ژێربەژێر هەیە بۆ ئەوەی تەمەنی ئەم دۆخە بگەێنرێتە 2 ساڵ تەنها بۆ ئامانجەی پەرلەمانتاران مافی خانەنشینبوونیان بۆ بگەڕێتەوە، چونکە بەپێی یاسا ئەگەر 2 ساڵ تەواو بکەن ئەو مافەیان دەبێت. لەم نێوەندەدا تەنها یەک دەنگ هەبوو کە ئامادە نەبوو ببێتە بەشێک لەم دیزاینە پێشوەختەیە و ئەم پەرلەمانە کارتۆنیە کە ئەویش کۆمەڵی دادگەری کوردستان بوو. کۆمەڵی دادگەری کوردستان سوورە لەسەر هەڵوێستەکانی و لەوبارەیەوە مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیل لە ڕاگەیەنراوێکی فەرمیدا هەڵوێستی ڕاشکاوانەی خۆی دووپات کردەوە و ڕایگەیاند کۆمەڵی دادگەری ئۆباڵی ئەم دۆخە هەموارە دەخاتە ئەستوێی هەردوو پارتی دەسەڵاتدار کە بەهۆی سیاسەتی چەودی چەندین ساڵەیانەوە وێڕای دروستکردنی قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی بوونەتە هۆی پەخستنی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان بەتایبەت دامەزراوەی پەرلەمان. کۆمەڵ جەختی کردەوە کە هەر لە سەرەتاوە بۆیان دەرکەوتبوو ئەم پەرلەمانە بەهۆی دیزاینکردنیەوە سەرپێ ناکەوێت، بۆیە بڕیاری بایکۆتکردنی دا و نەچوە ناو پەرلەمانێک کە تەنها بۆ بەرژەوەندی حیزبی و خانەنشینی دروستکراوە. ئێستا هاوڵاتیان دەپرسن تاکەی دەبێت باجی ململانەی لایەنە دەسەڵاتدارەکان بدەن و کەی پەرلەمان لە دیلی و دیزاین ڕزگاری دەبێت، یاخود دەبێت چاوەڕێ بکەین تا پەرلەمانتارە بێکارەکان خەونی خانەنشینیەکەیان دێتە دی و پاشان ماڵئاوایی لە خەڵک دەکەن.